طبعا كتابتيش نووسینی بابەتەکان لەسەر عەبدەکان و لەسەر هەموو بوونەوەرەکان چەند قۆناغێکە. قۆناغی یەکەمیان وەکو باسمان کرد پێی ئەوترێ قۆناغی کتابەتی لەوح المەحفوظ، قۆناغی نووسینی بابەتەکان لە لەوح المەحفوظە. لەوح المەحفوظ الله جل جلاله لەبارەیەوە فەرمێ ما فرطنا في الكتاب من شيء، ئەوەی لە لەوح المەحفوظە هەیە هیچ کەم و کوڕیتیان نەکراوە، هەموو ورد و درشتێکی تیان نووسراوە. وكل صغير وكبير مستطير، بچووک و گەورە هەمووی لەوێ نووسراوە. وكل شيء أحصيناه كتابا، هەرچی هەیە شيء نەکیرەیە لە سیاقی با بڵێن ئیثباتە. وكل شيء هەرچی شتە أحصيناه كتابا هەموویمان لە لەوح المەحفوظە نووسیوە. رسول الله صلى الله عليه وسلم باسیە نووسینەمان بۆ کا لە فەرمودەیەکە فەرمێ كان الله ولم يكن شيء غيره، الله جل جلاله بۆنی هەبوو هیچ شتێکیش جگە لە ئەو بۆنی نەبوو. لە ڕیواەتی ترا هاتووە فەرمێ كان في عماء، پێشەوەی مەخلوقات دروست کە الله جل جلاله لە عماء بوو. عماء هەندێک لە زانایانە فەرموون هەورە، مەبەستی پێی پەڵە هەورە، وەکو چۆن لە سوڕەی بەقەرە فەرمێ في ظلل من الغمام. هەندێک ئەڵێن تاریکاییە، هەندێک ئەڵێن نەبوونی هیچ شتێکە. وكان عرشه على الماء، عرشەکەی لەسەر ئاو بوو. وكتب في الذكر كل شيء، هەرچی شتێک هەیە الله جل جلاله فەرمێ للوح المحفوظ نووسی. ثم خلق السماوات والأرض، دوا ئەو زەوی و ئاسمانەکانی خەلق کرد. لە ڕیوایەتێکی ترا فەرمێ كتب الله مقادير الخلق قبل أن يخلق السماوات والأرض ب50 ألف سنة وكان عرشه على الماء. ئەمەیان ئەو مدەتەمان پێڵێ کە لە نێوان نووسینی ئەقدارەکان و خەڵقی زەوی و ئاسمانەکانە. فەرمێ الله جل جلاله لە عەماء بوو، هەر خۆی بوونی هەبوو، هیچ شتێک بوونی نەبووە. ئەفەرمێ تەقدیری هەموو بابەتەکانی لە لەوح المەحفوظە نووسی 50,000 ساڵ پێشەوەی زەوی و ئاسمانەکان خەلق کرد. لا فرموديك ترى فرمين أول ما خلق الله القلم، يعني لمخلوقاته يكم شتك الله خلقي كرت قلم بو، فقال له اكتب، بقلمي فرمو بنوسى قلم فرموي ماذا أكتب، شي بنوسى ما يبرورد قالم. قال اكتب مقادير كل شيء حتى تقوم الساعة. بنوسى أندازگيري هموشتكان، ئەندازەگیری هەموو بابەتەکان هەتا ڕۆژی قیامەت، هەموو مەخلوقاتەکان. ئەمە پێی وترێ کتابەتی لەوح المەحفوظ، نووسینی ناو لەوح المەحفوظ.